ئەم پارێزگایە سەبەتەی خۆراشی عێراق بوو. ئەمە نازناوێکە وەکو کوڕەی سێو لە باخەڵی لێکراوە. دراوە بە زیاتر لە 5 بۆ 6 پارێزگای عێراق. باسی مووسڵەکەی دەڵێن سەبەتەی خۆراشی عێراق بووە. باسی کوردستانەکەی هەرواڵن، دەچیتە نەجەف هەروایە. باسی بەسڕاکەی گوێت لەم قسەیە بێت. ئێستا باسی پارێزگای واستەکەین. نازانم ئەم سەبەتەی خۆراکە چییە؟ ئەی ئێستا بووە هەمووی کەوتنوتە سەر ساجی عەلی؟ واست دوامین سنووری کوردستانە. ئای کارەبا بەرەمێنێ ماشەڵڵا. نزیکەی 2 ئەوەندەی پێویستی خۆی بەرهەم دێنێت. خۆی 2600 مێگاوات کارەبا بەرهەمێنێت. بەڵام حکوومەت 700 مێگاواتیە داتێ، ئەوی دیکەی لێ ئەسەنێ. گەورەترین کارگەی ڕستن و چنین بە پشتی لۆکەی واست دانراوە. ئەویش ئێستا بەشی 1 مەتر قوماشیش لۆکەی نییە. ئەسڵان هەر سفری دوای فاریزێ. سڵاوتان لێبێتەوە کاتتان باش. من محەممەدی شێخ فاتحم. باسی ئەم پارێزگایەتان بۆ دەکەم. واست. جا کەمێک لەمە و بەرباسی کارەباکەین بۆ کردن لە واست 2600 مێگاوات کارەبا بەرەمێنن. ویزگەیەکی کارەبایان هەیە بە ناوی زوبەیدیە بە نەوت کارەکە. 2600 بەرەمێنن. واست خۆی پێویستی بە 1600 مێگاوات کارەبایە. بەڵام حکوومەتی ئیتیحادی ناڵێت ئەوە 1600ەکەی خۆ بەکاربێنە و 1000 زیایەکەمان بەرە. وەڵێ نە 700 مێگاوات هێداتێ، ئەوی دیکەی لێسنێ. ئەیا بەشێ یا بە بەغدا، بە دیالە، بە ئەنبار، بە زیقار. ئەم واستە داماوە کە پێویستی بە 1600 مێگاواتە کەواتە ئەبێت 900 مێگاوات قەرز و قۆڵەکە دابینیکە. ئیتر بە کارەبایی کە لە مۆلیدەیە و بە کورتێنان و بەشتی لەم بابەتانە. ئەوە سەبارە بە کارەباکە حەزم کرد ئاگادار بن، بزانن دۆخی کارەبا لە واست چۆنەکە، توانێت بڕێکی زۆر بەرهەم بێنێ، بەڵام لێسن ئەڵێن نانەوە خواردنی تۆنی هەنێکیمان بەرێ ئەوی دیکەی تر خۆمانەزان چی لێک. باش شتی دیکەتان بۆ باسەکەم لەسەر واست. باسی ئینتان بۆ بکەم، باسی پیشەسازیەکی گرنگتان بۆ بکەم. پیشەسازی ڕستن و چنین وەختی خۆی یەکێک بوو لە پیشەسازیە هەرە باڵاکان لە عێراق. یەکێک لە گەورەترین کارگەکان کارگەی ڕستن و چنینی کووتە. بەڵام بەهۆی کەم ئاویەوە ئەمساڵ ڕێگە نەدرا لۆکە لەو پارێزگایە بچێنرێت و بەرهەمی چاندنی لۆکە پەموو سفر بوو. چکە وازانن لۆکە ئاوێکی زۆر زۆرێوێت و بە ژێری پلانی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوێ پلان دابنن کوێ برنجەکە، کوێ گەرمەکە. ئەسڵەن لە هەنێک شوێن لە دیالە بۆ نمونە هەر ڕێگە نەدرا ئاوی باخ و باخاتیش بدرێ بەڕاستی. بۆیە ڕێگە نەدرا لە پارێزگای واست هیم کرێت لۆکە بچێنرێ، بۆیە بەرهەمی لۆکە سفر بوو. ئێستا وەڵاخۆ حەزەکەم مادام ئەو داتان هاتنە بەردەمم، ئێستا کاتی ئەوەیە تۆزێک خاڵ بخەینە سەر پیت و وشەکان زیاتری ڕوونکەمەوە. با سەرەتا لەوە دەست پێ بکەم. لە ساڵی 2018 48 تۆن بەرهەمی لۆکەی عێراق بوو، هەر ئەوە نەبەرەماتوە. ساڵانی پێشوو زۆر بەرەمات، بەڵام ساڵی 2018 ئەوە تایبینن دیارە، ینی 48 تۆن بەرەماتوە. ئەمە لە ساڵی 2019 زۆر کەم بوو بە 19 تۆن، ینی باشە. بەڵام لە ساڵی 2021 بەرهەمی کۆی بەرهەمی لۆکەی عێراق چەند بووە؟ لە بەردەما دیارەی بینن دیقەت بفەرمونون 3 تۆن بووە. لەم 3 تۆنە تۆنێکی واست بووە، یعنی هەموو لۆکەی عێراق کۆی کەیتەوە 3 تۆن بەرهەماتەوە، تۆنێکی واست بووە. باشە کە چی بزانن بەرەمێنانی لۆکە چی لێات سەرز بدەن. بوو بە سفر، نەما، حیش، بەشی 1 مەتر قوماشیش لۆکە و پەموو بەرهەم نەهاتوو. ئەسڵەن لۆکە هێنراوە لە کاتێکدا ئەو کارگە گەورانە بە پشت و لەسەر بنەمای ئەوەی کەوتویانە لەسەر سیقە لۆکەی ئەوێمان بۆ بێت ئێمە و کارگێ دانین. ئێستا ئەو کارگێ لۆکە لە شوێنێکی دیکەوە هێنە بووی بتوانێت برە و بە پیشەسازیەکەی
خۆی بدە ئەمە سەبارەت بە پیشەسازی ڕسن و چنینیش کە حەزم کرد بۆتانی باسم کە لە چه پاشەکشەیەکی هێجگار گەورەیە بۆی بزان کەرتی کشت و کاڵ و پیشەسازی لە عێراقا لە هەنێک شتا ئۆکەی چۆتە پێشەوە بەس لە هەنێک شتا ئێجگار چۆتە جوواوە ڕاستە لە شیشە لە چیمەتوێ لەمانە بەرەو پێشوونی باشی بەخۆیەوە بینیوە بەڵام لەو ڕۆ چۆتە دواوە لە ڕوویەکی دیکە زۆر چۆتە پێشەوە لە پیشەسازی ئێستا ئەڕۆم ئەها ئێستا دێمەوە باسی ئەو پیشەسازیێتان بۆکەم کە چییە کە چۆتە پێشەوە باشە مەڕۆ نێسێمەوە باسی ئەو پیشەسازیێتان بۆ بکەم کە زۆر پێشکەوتووە لە عێراق چەند ئابێ زۆرتر زیاتر پێش بکەوێت چەند ئەویش ڕخنەی زۆری لەسەر مەبسم لە پیشەسازی نەوت و گازە دوو شێڵگەی سەرەکی نەوتی هەیە لەشوێ لە پارێزگای واست کە کێڵەکانی بەدرە و ئەحدە بن بەرهەمی ڕۆژانەیان 7,000 بەرمیلە ئەم هەفتایە ئێستا 2023 وەندە بەرەمێنن بەڵام کێشەکەوەیە لە ساڵی 2021 ئەمانە ڕۆژانە 220,000 بەرمی نەوتیان بەرهەمێناوە ئەو پاشەکشەیە زۆر گەورەیە هەرچەندە وەزیری نەوت ماوەی لەو پێش قەولیدا بەڵێنی داوتی ئاسی بەرەمێنانەکەی بەرزەکەینەوە ئەمە و چەند بابەتێکی دیکە گرنگن کە حەزەکەم لەگەڵ کەسێکی پەیوەندیدار لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەم کەسە بەڕێز تورکی ئەلغەنیماویە جێگەی سەرۆکی پێشووی ئەنجومەنی پارێزگای واست لە شاری کوتەوە لەگەڵماندایە بەڕێز ئەلغەنیماوی من پێم خۆشە گفتوگۆ لەگەڵ دەکەم ئەمەوێت باسی بابەتێکی زۆر گرنگم بۆ بکەیت بە کورتی پێم بڵێت دۆخی و گوزەرانی خەڵک لە شاری واست چۆنە لە چیتان کەمە لە چیشدا پێداویستەکانتان دابین بووە سڵاوتان بێبێت سوپاسی کەناڵە بەڕێزەکەتان دەکەین کە دەرفەتیان بێمەدا قسە بکەین لەسەر یەکێک لە کێشە و ئاڵنگاری هەرە گرنگانەی کە ڕوبڕووی پارێزگای واست دەبنەوە پارێزگای واست گرنگێکی زۆری هەیە بەهۆی پێگەی جوگرافی خۆی لەبەرەوەی بازنەی نێوەڕاستە لە نێوان پارێزگاکانی نێوەڕاست و باشووری عێراق و 6 پارێزگا لە دەوروبەری واست هەن و سنووری هاوبەشیان هەیە لەگەڵ واست هەروەها سنووری هاوبەشمان هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانی بۆیە ئەمانە هەمووان وایان کردووە کە گرنگێکی زۆری هەبێت پارێزگاکەمان بەڵام بەداخەوە ئەمڕۆ ڕۆڵەکانی پارێزگاکەمان ڕوبەڕووی ئاڵنگاری و کێشە گەورە دەبنەوە و تیش دەخەینە سەر گرنگترینیان یەکەمیان ئەو ڕێگانەی کە پارێزگای واست بە پارێزگاکانی دیکە دەبەسرێتەوە بڕاستی کۆنن و بە کەڵک هاتوچۆ نایەن و زۆر قوربانیمان هەبووە هاوشێوەی قوربانیانی تیرۆرن بەڕێز ئەلغەنیماوی هیچ ئامارێکتان لایە ژمارەی قوربانیانی هاتوچۆ چەندە بۆهۆی ڕووداوەکانی هاتوچۆ بوون و گیانیان لەدەستاوە ڕاستیدا ئامارەکان زیاترن لە قوربانیانی تیرۆر سەدان قوربانی هەن ساڵانە لەسەر ڕێگاکانی دەرەوە بەتایبەتیش لە نێوان لەسەر ڕێگەی کورد بەغداد ڕێگەی دیوانیە هەروەها لەسەر ڕێگەی کورد بەسرا و کۆت عەمارە هەموو ئەم ڕێگانە ساڵانە دەبنە هۆی گیان لە دەستدانی سەدان بەڵکو هەزاران ڕۆڵەی پارێزگای واست بەهۆی نەبوونی ڕێوبەرجی سەلامەتی و کۆمبوون و وێرانبوونی ئەم ڕێگانە ئەمە یەکەمیان هەروەها پارێزگای واست دوو دەروازی سنووری هەیە لەگەڵ ئێرانی دراوسێ بەڵام ژێرخانی ئابوور یعنی ژێرخانی شارەکە لەسەر سنوور زۆر خراپە و لە ئاستی پێویستدان نییە و بە کەڵکی بەکارهێنان نایەت و هەروەها داهاتی دەواازە سنووریەکان و بەرهێنانی تێدا ناکرێ و بۆ خزمەتکردنی
پارێزگای واست بەکار ناهێنرێت لە کاتێکدا کە بە گوێرەی دەستور دەبێت 50% دەرهێن داهاتی دەواازەکان بۆ پارێزگاکە بەڵام بە شوەیەکی تەندروست و بەرهێنانی تێدا نەکراوە ئەمە لەلایەکی دیکەوە کارتی تەندروستی کێشێکی گەورەی هەیە دەتوانم بەو پاڕی دڵنیا بەخۆبوونەوە بڵێم بڕوا بەخۆبوونەوە بڵێم کە ئێمە لە باڵەخانە حکومیەکاندا ڕوبەڕووی کێشەیە دەبینەوە ئەو باڵەخانەی کە تایبەتن بە تەندروستی هەمویان کۆنن و بە کەڵکی بەکارهێنان نایەن و زۆربەیان لە نەوەدەکانی سەدەی ڕابردوو دروست کراون نەخۆشخانەیەک هەیە بە ناوی نەخۆشخانەی تورکی لەلایەن کۆمپانیەکی تورکیاوە کاری لەسەر دەکرێت هەتا ئێستا تەواو نەکراوە هەموو نەخۆشخانەکانی دیکەش بە کەڵکی کارکردن ناین چونکە 40 ساڵ کۆنن و وەزارەتی تەندروستی فێدرالیش جددی نەبووە لە جێبەجێکردنی پرۆژە تەندروستیەکان بە تایبەتی بۆ دابینکردنی چاودێری تەندروستی بۆ ڕۆڵەکانی پارێزگاکە بۆیە ڕوبەڕووی زۆر دۆخی ناخۆش دەبینەوە و دۆخی تەندروستی وا دەبێت کە دەبێت بیانگوازنەوە بۆ پارێزگا دەرەوەی وڵات ساڵانە 3 ملیۆن زیارەتکار کە دێنە عێراق نیوان لە ڕێگەی دەواازەی زڕباتیەوەیە داهاتی پیترۆشیماییاتان هەیە با بڵێن ئەفو داهاتی پێترۆ دۆلارتان هەیە بودجەی پەرەپێدانە بودجەی عێراقە بۆ ئەم هەموو بودجەیە نەتوانراوە ڕێگاوبانێکتان هەبێت کە بتوانن پێشوازی لەو هەموو زیارەتکارە بکەن هیچ نەبێ هەموو قوربانی لێ نەکەوێتەوە گەندەڵی و فیرۆدان هەیە هۆکارە سەرشیەکە چییە بە دیاریکراوی وەکو دەزانن دەرۆزی سنووریەکان بەڕاستی لە دەسەڵاتی حکوومەتی خۆجی واستدان نین دوو کارگەری هەیە کارگەری گومرک و باج کە سەر بە وەزارەتی دارایی فدرالیە و هەروەها دەستەیەکی دیکەی سەر وەزارەتی ناوخۆش کۆنتترۆلی هەردوو دەواازەکە دەکاتن و نزیکەی 10 ساڵ زیاتر داواکراوە کە کار لەسەر ژێرخانی دەواازەکان بکرێت بەڵام کارکردنەکە وەستاوە لە ماوەی ڕابردوودا دەست بە هەندێک کارکرا بەڵام لە ئاسی پێویستدانە و پرۆژەیەکی زۆر باش هەیە بۆ مەزارگە پیرۆزەکان بۆ نۆژانکردنەوەیان و لە مای چەند مانگی ڕابردوودا کارکردن لەسەریان دەستیان پێکرد و دەستکەوتی گەورەی هەبوو پێویستە ڕێزی لێ بگرێت بەڵام بەداخەوە وەزارەتەکانی حکوومەتی فێدرالی تاکو ئێستا نەیانتوانی و خزمەتی وەڵام پرسیارێک یەکەم بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم واست بە چاندنی لۆکە و پەموو زۆر بەناوبانگ بوو ئێستا بەرهەمێنانی نزیک بۆتەوە لە سفر هیچ پلانێکتانەیە دەستکەنەوە بە بەرهەمێنانی لۆکە یاخود نە بە کورتی وەڵام بیتەوە یاجگار مەمنونم ئەم پرسیارە زۆر گرنگە پارێزگای واست بە ژینگەیەکی نایاب دادەنرێت بۆ بەرهەمی کەشت و کاڵی و لە مای چەند ساڵی ڕابردوودا بە سندوقی خۆراکی عێراق دانراوە بەهۆی بەپیتی خاکەکەی و بەهۆی هەمەچەشنی ژینگەکەی و هەبوونی سەرچاوی ئاوی وە دەرفەت هەبووە کە بەرهەمی خۆراکی پەرەی پێ بدرێت زۆر بکرێت بە تایبەتی بەرهەمی پەموو وەک خۆتان دەزانن کە زۆر کارگە هەن لە پارێزگای واست وە لە ناوەندی شاری کورد کە بە گەورەترین کارگەدا دەنرێن لە بواری چنیندا کار دەکەن و لە ساڵانی شەستەکان و هەفتەکان و هەشتاکانی سەدەی ڕابردووشەوە پشتیوانی هەبوو بۆ بەرهەمی لۆکەی دەستکرد کە بۆ زۆر پیشەسازی بەکاردەهێنرێت بەڵام بەداخەوە نەمانی ئەو پشتیوانیە و نەبوونی هیچ پرۆژەیەک یاخود هیچ پرۆژەیەکی حکومی بۆ پشتیوانیکردنی بەرهەمی ناوخۆ بۆتە بربەست لە بەردەم بەرهەمی لۆکە و ئێستاش هیچ کشت و کاڵ و چاندنیەکی لۆکە نییە کە بڕاستی ئەمە کێشەیەکی بە کێشەیەکی ناخۆش دادەنرێت چونکە ئێمە هێزی کارمان هەیە و کارگەمان هەن کێڵگەمان هەن بەڵام بەداخەوە کاری لەسەر ناکرێت و ئێستا وای لێ هاتووە لە درەوە لۆکە
هاوردە بەڵێ. بکرێت زۆر سپاس وەزارەتی پیشەسازی بەرپرسە لەمە پێویستە پرۆگرامێکی ئای حکومی داخێکی هێجگار گرانە بەڕێز ئەلغەنیماوی بەڕاستی خەفەتێکی گەورەیە ئەو پیشەسازیە گەورە ئەو کشتتوکاڵە گرنگە ئاوا بێتە سەر ئاسی سفر زۆر سپاس دەکەم بەڕێز تورکی ئەلغەنیماوی زانیاری زۆر باشە پێداین سپاس دەکەم هەر بژیت ینی ناکرێ باسی بابەتێنەکەی و ئیتر خەفەت نەیە بە دوایە ینی ئێستا باسی شتێکتان بۆ کەم و دیمەنانی کە دێنەوەی بینم هیچێکە لە دروازە گرنگە بازرگانیەکە کە عێراق بەسێتەوە بە ئێرانەوە دەواازەی کوێ دەواازەی زرباتیە ئەگەر کە 3 ملیۆن زیارەتکار لە ئێرانەوە دێن بۆ عێراق باوەڕکەن 1.5 ملیۆنی لەم دەواازەیە دێنە ناوە باشە 100 ملیار دینار داهاتی ساڵانەیەتی باشە بەڵام بەپی یاسا لە 150 بۆ ئەو دەروا و شارەیە کە دەواازەکەی لێ 50 ملیاری بۆ شارەکەیە بەڵام سەرباری هەموو ئەمانەش هێشتا دەبینین ئەوە تا باسێکە کە بەقەدەر ئەوەی کە خەڵک کوژراوە لە شەڕی تێرۆرە ئەوەی کە تێرۆر کراون ژماری قوربانیانی ڕێگەکانی هاتوچۆ زۆر زیاترە و باس لەوەکە کە یەکێک لە سیما دیارەکانی قراپی ڕێگەکانی هاتوچۆ سیمای شاری و پارێزگای واستە کە ئێستا باسی ئەو دەواازەیەم بۆ کردن ئۆکێ زۆر باش ئێستا پێویستەکەم ئیشانە تەقەڵکێشکەین هیچ هەڵلقەیەکون نەبێت بە دواییەکە ئێمە قسەکانمان ئەچنین وە زانیارەکان بە وردەکاری پێتانێدەین ئێستا حەزەکەم لێرە باسی ئەوە بکەین لە دەواازەی سنووریە لە کشتتوکاڵە لە پیشەسازی لە نەوت لە هەموو ئەمانە لە بودجێ پەرەپێدانی پارێزگا لە بەشی ئەم پارێزگای لە بودجێ عێراق ئەمانە و بابەتە گرنگانن کە من حەزەکەم قسەیان لەسەرکەم یشێک لەو بابەتانە وەیە کە پشکی پارێزگای واست لە بودجێ ساڵی 2023 285 ملیار و 600 ملیۆن دینارە لە بودجێ پەرەپێدان 94 ملیارە بەڵام لە بەرامبەرە ڕێژەیە ژاری ئێمە ناڵی مادام شارێک ئەمەی هەبوو کەواتە بێ ئەو لا سفر بێ ئەمەش ئەوەنە زۆر نییە بە تایبەتی چۆن خەرجەکرێت لە چیا خەرجەکرێت ئەمەوێ بەس دیبەنەکەتان بۆ ڕوونکەینەوە ینی بۆی بزانی دیبەنی ئەو شارە چییە تخوا حەزم لە شتێکی شنیە بڵێن ئەی بۆ باسی کوردستان ناکە ئەی بۆ باسی سلێمانی ناکە ئەی بۆ باسی هەولێرە ناکە کاکە باسی ئەوانەشمان کردووە جارێنا 10,000 جار باسمان کردو و 30,000 جاری کەش باسیەکەینەوە بەس ئێستا باسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزەکانی عێراقە باسی ئەو 15 پارێزگایە ئەگەر هاتە سەر ئەنجومەنی پارێزەکانی کوردستانیش بێگومان باسی ئەوانەشەکەی ئێستا باسی ئەوەیە ئیتر کەس نەڵێ ئەی بۆ باسی هەولێر ناکەی لە هەولێر وایەوانێ بارحاڵ هەژاری لە 90 بێکاری لە 15 بریتیە لەو پێنوێن و ئیندێکس و ئاماژە و موئەشیرە مەترسیدارانەی کە شارەکانی عێراق هەیەە هیچ شارێک نەبووە ڕێژەی هەژاری و بێکارێکی ئەوەندە کەم بێ بڵێ وەڵای ئەشەو بیللا ئەمە خاڵێکی گەشە لە شارێکی تر کەمتر بوو بەڵام هێشتا ئەوەندە کەم نەبووە کە شانی باز بێشانی دڵخۆشیکردن بێ ئێستا پێشتر هەنێ نقطە ماخسە سەرپیت و وشە هەنێک نقطەی دیکەش ماوە بۆی قسەکان تەواو ببێت ئەو نقطانە کاکەستیاری خات کاکەستیار هەموو جارێ من هیچ بژارێکم نییە جگەلەوەی بە خێراتنێ بکەم زۆر سواز فێ خێری هەموو جارە خێری شێناوە زانیاری وەکو بارانی بەهارەوەش خێرە وەنیە سپاسەکەم کۆمنتم بەرێ لەسەر پارێزگای واست ینی وڵا تەبان یەکێک لە توانین بڵێن نەخۆشیە درێژخایەنەکانی مەسەلەی نەوتە پرسی نەوتە کە بە هاوشێوەی بەشێکی زۆر لە پارێزگاکانی عێراق ئەو نەوتە بۆ بەسەرێشە بوویان شێخ ئەو ئینتاجەیە ئەو بەرهەمهێنانی نەوت کە باسی کرد لەوێ کێشەیەکی دیکەیان هەیە کە ململانەیە کە لەگەڵ حکوومەتی فیدرالیە لەسەر مەسەلەی بودجێ پترۆدۆلار هی پێنج ساڵی وەرنەگرتووە تەبعاً 2 تریلیۆن دینارەکات هی 16 حەڤەیە 19 بیستنەوە نەڕۆشتووە 21 2 تریلیۆن زۆرە ئەمە بردە محکەمەی ئیتیحادی لە دوای تقریبان ساڵ و نیوە 2 ساڵ هێنان و بردن ئەخی جار دادگاکە بڕیاری داوتەوە کێشەی ئێمە نیە ئەوە بێ لەگەڵ وەزارەتی دارایی خۆی توانێک دایکات و مەبەستم بڕی پارەکەیە کە
چەنە کەوتوتە لای ینی پارێزگای چاوە چەنی کەوتوتە لای 2 تریلیۆن زۆر زۆرە ئێستا حالێن لە سایەکی بودجێ ئەم ساڵەکە بۆ نمونە طبعا بەرەمێنانی نەوت لەو شارە وەزارەتی داراییە نایدا بە هەرێمی کوردستان نایدا بەوانەی چی لێکە ئەو پارەیە ئەو ینی لە ئێستا کە باز و بابەتاکەن لەبینی وەزارەتی دارایی و پلاندانان و دیوانی چاودێری دارایی خەریکەبوو ناکرێت ئەڵێ پێویستمان بە پێوەری تازەیە پێویستمان بە لیژنەیە سەر لیژنەی شابۆشیان پێ هێناوە چەند تریلیۆنی وت 2 تریلیۆن 2 تریلیۆن زۆرە بە چی وەناکرێت وەرە زۆر زیرەکە لە ونکردنی تریلیۆنەکان خۆ کەسێک بە تەنیا خۆی 3 تریلیۆن و 600 ملیاری ون کرد و بەیەکەوە ڕۆژانە باس بڵێ زۆر ونکردنی ئەم ڕقەمانە زۆر ینی زۆر ئاسانە لە عێراق توانین ونیکە جا یەکێک لە کێشەکانی دیکەوەی بەرەمێنانی نەوت لەو شارە تایە بەرەو دواوەڕوە یعنی ئەگەر حسابی ئەوکەین لە 2019 تا 21 ئەوانە بڕی بەرەمێنانی ئەوە هۆکارەکەی چییە؟ ئەوە وەکەوەی کە بە دوواداچوونم کردووە ئەو ئامێرەکانی بەرەمێنانی ئادەرێنانی نەوت لەو شارە پەچیان کەوتووە تێک چوون ستۆک بوون ینی تەنانەت بەرهێنەری بیانی نییە مەسەڵەن یان ئەمانە کۆمپانیای حکومین دیارە کارەکەن مەسەڵەن کۆمپانیای حکومی ئەم کارەکە دووەم سروشتی گرێبەستەکان هەنێ جا لەگەڵ ئەو کۆمپانیای وایە کە زوولی ڕاکەن یعنی ئەوەیە کە تیان نامێننەوە ئێستا یەکێک لە ئاڵنگارە گەورەکانی بەردەم ئیدارەی تازەیە کاژێری تازە لە واسط ئەو مەسەلەی پرسی تاجی نەوتەبێت بەڵام تورکی ئەلغەنی ماوی کە قسەیەکی جوانی کردوتی کە باسی پرسیاری لۆکەوانم لێ کردوتی کە ئاوا هاتۆتە سەر سفر بە پرسیارەکەی خستە سەرشانی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو وەزارەتی پیشەسازی بۆچی ینی مەسەلەن بەردەوام و کێشانە فڕێدرێتەوە ناوەندی خۆی وەزارەتی کشتتوکاڵ بۆ مەسەلەن تۆمەتبارەکە ینی جوتیارەکان بۆ تۆمەتبارەکردن ناتوانانی هاوکاریان بکەن وەزارەتی سەرچاوەکانی ئاو هەموو ساڵێک لە پلانی کشتتوکاڵە دیابۆ دیارریەکە ئەڵێت تۆ بۆ هەیە ئەوەنە 1000 دۆنم بچێنی بەچی بەگەنم ێ بۆ لۆکە نالۆکە مەچێنە لەبەرەوەی ئاوی زۆرەوێ برنج مەچێنە لەبەرەوەی ئاوی زۆرەوێ ئەمە وای کردووە کە بەشێک لەو بەروبمانە بێتە دواوە زۆر سپاس دەکەم بەرقۆکە بە قۆڵمە زۆر سپاس لەکوێ لە یەک قسە بکەینیا لە جی ئێستا ڤیدۆگرافیکێکمان هەیە زانیاری وردی تێدان بە کورتی بە کوردی بە پوختی پێتانەڵین پارێزگای واسط یەکێکە لە پارێزگا ئێجگار گرنگەکانی عێراق لە چ ئاستێکایەوە دۆخەکەی چۆنە و لەوێشەوە هەر لێسەوە بەخوای گەورەتان ئەسپێرین تۆش خواحافیزیە بکە کاکەس دواخاڵی سنووری کوردستان لێرەیە کوردانی فەیلی لە شاری کوتی ناوەندی پارێزگاکە دەستبەرداری زەویە کشتتوکاڵەکانیان بوون بەرەمێنانی نەوتی واسط تا دێت بەرەو دواوە دەڕوات و لە کورتی دەدات ئەوە تا لە ساڵی 2021 ڕۆژانە 220,000 بەرمیل نەوت لە کێڵگەکانی دەردەهێنرا ئێستا کەم بووەتەوە بۆ 70,000 بەرمیل بەغدا 2 تریلیۆن دیناری واسط قەرزارە پارەی چەندین ساڵی پوترۆ دۆلاری نەداوەتێ لە کاتێکدا 15% دانیشتوانەکەی بێکار و 19% هەژارن ڕێگەی نیوەی زیارەتکارانی ئێرانە دەواازەی سنووری زرباتیە ڕێگەی کانی ساڵانەی ئەو زیارەتکارانەیە کە لە چلەی ئیمام حوسێن دەچنە عێراق داهاتی ساڵانەی 10 ملیار دینارە و 5 بۆ خۆیەتی باباسی کارەباتان بۆ بکەین زۆربەی پارێزگاکان کارەبایان کەمە واسط لێی زیادە وێزگەی زوبەیدیەی شارەکە کارەبای خۆی دابین دەکات و بەشی بەغدا و دیالە وەنبار و زیقاریش دەدات ئێستا کارگەی ڕستن و چنینی هەیە بەڵام بەرهەمی لۆکەی شارەکە بووە بە 0 لۆکە لە دەرەوە دەهێنێت